الله الرحمن الرحيم. الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. وبعد، قيشتنا آياتي شوارم لسورة فاطر. خواهي پروردگار دڵی پێغەمبەرەکەی دەداتەوە عليه الصلاة والسلام، پێی دەفەرمێت: وإن يكذبوك فقد كذبت رسل من قبلك وإلى الله ترجع الأمور. وإن يكذبوك فقد كذبت رسل من قبلك وإلى الله ترجع الأمور. واتای محمد عليه الصلاة والسلام، ئەگەر تۆ بە درۆ دانرایت و قەومەکەت وەصفی تۆیان بەوە کرد کە تۆ درۆ بە ناوی خواوە دەکەیت و لە بانگەوازیەکەتدا ڕاز ناکەیت و نێراوی خوا نیت و ئەو پەیامە پەیامی خوا نییە، ئەگەر ئاوا بە درۆیان دانایت خەم مەخۆ، بێتاقەت مەبە، بێئومێد مەبە، چونکەوە نەبێ هەر تۆ یەکەم کەس بیت کە بانگەوازی حەقت کردبێ و خەڵکانێکی نەفام ئاوا دژایەتیان کردبێت و بە درۆیان دانابێت. بەڵکو فقد كذبت رسل من قبلك، فقد كذبت رسل من قبلك، چەندان پێغەمبەرانی تر پێش تۆ کە هاتوونە هەمویان بە درۆ دانراون، بە درۆزن دانراون و باوەڕیان پێ نەکراوە، خەڵکی دژایەتیان کردوون. فقد كذبت رسل من قبلك، رسول لێرەدا نەکیرەیە، یا بۆ تەکثیرە یا بۆ تەفخیم و تەعظیمە. چەندان پێغەمبەرانی بەرز و پایە بەرز و مەزن ڕەوشت بەرز لەگەڵ ئەوەشدا قەومە نەفامەکەیان بە درۆیان داناون. و چەندان پێغەمبەری زۆر عەلەیهیم الصەلاة وەسەلام کە دەعوە و بانگەوازی هیدایەت و ڕەحمەتیان پێبووە بۆ خەڵک، کەچی خەڵکێکی نەفام و نەزان و تویانە ئێوە درۆ دەکەن، لەلایەن خواوە نەهاتوون، پەیامی خواتان پێ نییە، مەبەستان زەعامەتی خۆتانە، مەبەستان مەسلەحەت و بەرژەوەندی دنیای خۆتانە، مەبەستان ئەوەیە ئێمە شوێن ئێوە کەوین. کەواتە ئەی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام، تۆ یەکەم کەسێک نیت کە ئاوا خەڵکێکی نەفام و نەزان دژایەتیت دەکا و پەیامەکەت بە درۆ دادەنێت. بەڵکو لە پێش تۆ پێغەمبەرانێکی زۆر بەڕێز و بەرز و پایە بەرز بە هەمان شێوە مامەڵەیان لەگەڵ کراوە و بێئەدەبیان بەرامبەر کراوە و دژایەتی کراون، و ئەوان سەبریان گرت لەسەر دژایەتی قەومەکەیان، لەسەر بەدرۆدانانی قەومەکەیان، لەسەر گاڵتە پێکردنی قەومەکەیان، کە سەبریان گرت خوای پەروەردگار سەرکەوتووی کردن. عاقیبەت بۆ پێغەمبەران بوو عەلەیهیم الصەلاة وەسەلام، قەومەکانیان خوای گەورە بە هیلاکی بردن. سەیری قەومی نوح کەن، چۆن کاتێک گاڵتەیان بە نوح پێغەمبەر دەکرد عەلەیهی الصەلاة وەسەلام. نوح عەلەیهی الصەلاة وەسەلام 950 ساڵ دەعوە دەکا، هەر گاڵتەی پێ دەکەن، باوەڕی پێ ناکەن، بە درۆی دادەنێن. سەبری گرت تاوای لێ هات خوای گەورە ئەوی ڕزگار کرد و ئیماندارانیش کە لەگەڵی بوون، و قەومی نوحیش خوای گەورە هەموویانی غەرق کرد. هود عەلەیهی الصەلاة وەسەلام، صالح عەلەیهی الصەلاة وەسەلام، موسا عەلەیهی الصەلاة وەسەلام، چۆن خوای گەورە دوای ناڕەحەتیە کە سەبریان گرت، خوای گەورە سەرکەوتووی کردن، فرعونیشی غەرق کرد لە ئاوەکەدا. بەم شێوەیە تاوەکو گەیشتە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة وەسەلام، و دوای پێغەمبەری خوش عەلەیهی سڵاو سەلام بەردەوام دەبێت تا ڕۆژی قیامەت هەر کەسێک لەسەر
ڕێباز و دینی پێغەمبەران بێت عەلەیهیم السەڵات وەسەلام لەلایەن کەسانێکی نەفامەوە لەلایەن کەسانێکی بەرژەوەند پەرستەوە دژایەتی دەکرێن. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ئەشەدو الناسی بەلاءەن ئەلئەنبیا، لە هەموو کەسێک زیاتر تووشی ناڕەحەتی بوو بێت پێغەمبەران بوون عەلەیهیم السەڵات وەسەلام. زۆر تووشی ناڕەحەتی بوون لەگەڵ ئەوەشدا کە ئەوان هیدایەتیان بۆ خەڵک پێبووە. پێغەمبەران بۆ ئەوە هاتوون کە خەڵک ڕزگارکەن لە تاریکاییەکانی کوفر و نەفامی و زۆنگاوی بەدڕەوشتی و بێئەخلاقی و زوڵم و ستەم و خوێن ڕێژی بۆ ڕووناچی ئیمان و هیدایەت و عەدالەت و ئەخلاق و ڕەوشتی بەرز. بەڵام کەسێک کە خۆی تێنەگا و نەفام بێت دژایەتی ئەو شتە دەکا کە خێری تێدایە. وەکو چۆن دەوترێ ئەنناس ئەعداء ما جەهیلوا، خەڵکی دژی چیە؟ دژی ئەو شتن کە جەهلیان پێ هەیە، نازانێت چێ دژایەتی دەکا لە خۆیەوە. ئەوە خەڵکی نەفام، خەڵکانێکیش هەیە نەخێر نەفام نین، چاک دەزانن، بەڵام ئەگەر بێت و داعوەی پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام گەشە بکا و پەرە بسێنێ، ئەوە بەرژەوەندی تاکە شەخسی خۆیان لە زەرەردا دەبێ. بۆیە ناچار بوهتان دەکەن بۆ پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام و درۆیان بۆ هەڵدەبەستن و لەکەداریان دەکەن و ناشرینیان دەکەن لە پێشچاوی خەڵک، بۆی خەڵک بەردەوام بەندایەتی و کۆلایەتی بۆ ئەوان بکە، نەک شوێن داعوە و بانگەوازی حەق بکەوێ و خەڵک ئازاد بێت. کەواتە ئەوانەی دژایەتی پێغەمبەران دەکەن عەلەیهیم السەڵات وەسەلام دوو کۆمەڵن، دوو صنفن. صنفێکیان نەفام و نەزان، بەهۆی نەزانی خۆیانەوە تەقلیدی و لاسایی گەورەکانیان دەکەنەوە، گەورەکانیشیان وایان فێر دەکەن بابەجیان شوێن پێغەمبەران مەکەون. ئەوانە مەبەستیانە ئێوە لە ناو بەرن، مەبەستیانە ئێوە تەفرەقەتان پێ بکەن، مەبەستیانە ئێوە ببنە پیاوی ئەوان کە پێغەمبەران بۆ ئەوە نەهاتبوون عەلەیهیم السەڵات وەسەلام. خەڵکی نەخوێندەواریش سادەیە و باوەڕ بە و پرۆپاگەندە و درۆ دۆلەسەیە دەکات. صنفێکی تر کە دژایەتی پێغەمبەران دەکەن نەخێر ئەلمەلە، ئەو کەسانەی کە مەسلەحەت چی و بەرژەوەند پەرستی خۆیانن، ئەوانە چاک دەزانن داعوە و بانگەوازی پێغەمبەران حەقە، بەڵام مەسلەحەتەکەی خۆیان لەوەدایە کە خەڵک بەندەی ئەوان بێ و کۆیلەی ئەوان بێ، کە خەڵکی ئاور بداتەوە بۆ داعوەی حەق، ببێتە تەنها بەندە بۆ خوا، لەمە دوا مەسلەحەتی دنیای ئەوان لەوانەیە زەرەری پێ بگا. بۆیە ناچار بەردەوام دەمێنێتەوە لەسەر دژایەتیکردنی پێغەمبەران. خوای پەروەردگار کە پێغەمبەری نارد عەلەیهی السەڵات وەسەلام، یەکەم کەسانێک کە دژایەتیان کرد عەرەبەکانی قەوم و عەشیرەتی خۆی بوون. قوڕەیش یەکەم کەسانێک بوون کە بەرامبەر پێغەمبەری خواوەستانەوە عەلەیهی السەڵات وەسەلام دژایەتیان کرد، دەستیان کرد بە دژایەتیکردنی. ئەنواع پروپاگەندە و درۆ دەلەسەیان دەکرد بۆ لەکەدارکردنی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام. بەڵام هەرچەندە دەیان کرد پینەی درۆکانی خۆیانیان بۆ نەدەکرا. پێشتر پێشەوەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ببێ بە پێغەمبەر، خوای گەورە هەڵی بژێرێ و بینێرێ بەنێراو بۆ خۆی، پێشتر لای خەڵک، لای ئەهلی مەککە پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ناسراو بوو بە صادق ئەمین، پیاوێکی ڕاستگۆ و ئەمیندار. بگرە خەڵکی قوڕەیش، خەڵکی مەککە ئەگەر بۆ سەفەرێک ڕۆیشتبان ماڵ و سامانێکیان هێنا با بە ئەمانەت لای پێغەمبەر دەیاندەنا عەلەیهی السەڵات وەسەلام تا دەهاتنەوە، چونکە دەیانزانی پیاوێکی ڕاستگۆ و ئەمینە، لای ئەو ماڵ پارێزراوە. دەی کاتێک کە خوای گەورە هەڵی بژارد و ناردی ئەو پیاوە بە ڕێزە، پاکە، سادقە، ئەمیندارەی هەڵبژارد، ئەو جارە هەڵگەڕایەوە خەڵکەکە لێی. ئەو جارە خۆیان بە درۆ هێنایەوە، پێیان دەوت ساحرە، کەذابە، درۆ دەکا. ئاخر تا دوێنێ دەتانوت صادق و ئەمینە. عەجەبەن ئەمڕۆ بوو بە کەذاب و بوو بە ساحر و بوو بە شاعر و بوو بە هەموو شتێک، بۆ چونکە لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆیان تێکی نەدەکردەوە. ئەوان هەر یەکەیان ئاغایەک بوو، دەیانویست خەڵکانێک بچەوسێنەوە، عەبد و کۆیلە و بەندەیان هەبوو و داوایان لە خەڵک دەکرد کە کۆیلەی ئەوان بێ. پێغەمبەری خواشە عەلەیهی السەڵات وەسەلام دەیفەرموو بۆ ئەوە هاتبوو کە خەڵکی بەندایەتی یەکتر نەکەن، بەندایەتی خوای خالقی خۆیان بکەن. بۆیە کەوتنە دژایەتیکردنی، ئەزیەتدانی، ناڕەحەتکردنی، و هەرچەندە بۆ خۆی حەسانەیەکی هەبوو، بۆ خۆی بەهۆی مەکانەتی عائیلەیی و مەکانەتی عەشیرەتی لە ناو عەشیرەتەکەدا پلەیەکی بەرزیان هەبوو و
باپیرەشی و هەروەها مامیشی ئەبوو تاالب دیفاعیان لێ دەکرد زۆر نەیان دەتوانی ئەزیەتی بدەن و ئازاری ئەو بدەن بەڵام هەر کەسێ شوێنی کەوتبا و ئیمانی پێهێنابە ئەو پەڕی ناڕەحەتیان توش دەکرد سەبری گرت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ڕۆژێکیان لە ژێر سێبەری کەعبە پاڵی دابەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام مسلمانان هاتنە لای مسلمانان کەم بوون ژمارەیەکی کەم وتیان یا رسول الله ألا تدعو لنا ألا تستنصر لنا ئەی پێغەمبەری خوا بۆمان لە خوا ناپاڕیتەوە بۆمان داوای سەرکەوتن ناکەی نابینی ئێمە چیمان بەسەر هاتووە چۆن ئەو کەسانەی ئیمانیان بە خوای خۆیان هێناوە و شوێن تۆ کەوت و نابینی چۆن ئەزیەت دەدرێن و تعزیب دەدرێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام پاڵی دابەوە هەڵسا دانیشت فەرمووی والله إن الله ليتم هذا الدين سوێن بەخوا خوای گەورە ئەو دینە تەواو دەکا و سەری دەخات حتى يسير الراكب من صنعاء إلى حضرموت لا يخاف إلا الله والذئب على غنمه دڵنیابن خوای گەورە دینەکەی خۆی تەواو دەکا و سەری دەخا وای لێ دێ وڵات بەهۆی ئیسلامەتیەوە و ئیمانەوە ئەمین دەبێت چونکە هەر وڵاتێک ئیسلامەتی ڕاستەقینەی تێدا بێ ئەو وڵاتە ئەمن و ئاسایش بەسەریدا باڵ دەچێشێت کە بێت و خەڵک ڕوو لە خوا بێت و ڕوو لە مزگەوت بێت دزی کەم دەبێتەوە پیاوکوشتن کەم دەبێتەوە خیانەتکردن کەم دەبێتەوە بەدڕەوشتی و بێئەخلاقی کەم دەبێتەوە مەشروب خواردن و چەق و وەشاندن کەم دەبێتەوە ئەو شتانە هەمووی کەم دەبێتەوە و خەڵک ئەمن و ئاسایشدا دەژێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام فەرمووی ئیسلام ئەوەندە بڵاو دەبێتەوە تا وای لێ دێ لە سەنعاوە بۆ حەضرەمەوت کە مەسافەیەکی زۆر دوورە کە ڕێگاکە ڕێگایەکی خۆش نییە دائیمەن چەتە و ڕێگر لەو ڕێگایە هەن بەڵام فەرمووی وای لێ دێ ئیسلامەتی باڵ دەچێشێ بەسەر هەموو شوێنێکدا لە سەنعاوە بڕۆ بۆ حەضرەمەوت ئەو ڕێگا دوورە ببڕە لە کەس ناترسێت بۆ خەڵک ئیمانی هێناوە کەس ناچێت ڕێ لە کەس بگرێت کەس ناچێت قۆڵی کەس ببڕێت کەس ناچێت کەمین لە کەس دابنێ خەڵک ئیمانی بەخوای و لە خوا دەترسێ کەس دەچی ناتێتە خوێنی براکەی تریەوە مەگەر لە گورگ بترسێ بۆ مەڕەکەی گورگێک بێ مەڕەکەی بخوا دەنا لە کەس ناترسێت ڕێی لێ بگرێ بەڵام فەرمووی ئێوە پەلە دەکەن ئیماندارانی پێش ئێوە هەیان بووە خراوەتە ناو چاڵێکەوە چاڵی بۆ هەڵقەندراوە خراوەتە ناویەوە ئەو جارە بە مشاری ئاسن لە ناوەڕاستی سەریەوە سەری کراوەتە دوو بەش و بە شانەی ئاسنین گۆشتی لە ئێسقانی داڕندراوە ئەوەش لە دینەکەی لای نەدا و سەبریان گرتووە بەڵام ئێوە پەلە دەکەن سەبر بگرن ناڕەحەتی دەبینن هەر کەسێک خوای خۆی بەتەنها بپەرستێ و غەیری ئەو دینی ئیسلامە هیچی قبوڵ نەبێ کەسانێکی مەسلحەت پەرست ڕازی نابن بەو وەزعە بێگومان دژایەتی دەکەن بوهتانی بۆ دەکەن کۆمەڵێک درۆ دەرەسەی بۆ هەڵدەبەستن بەڵام سەبر بگرە سەبر بگری عاقبەت بەس بۆ چێیە بۆ ئەو کەسەیە کە سەبر دەگرێت لەسەر حەق خوای پەروەردگار دەفەرمێ ولقد كذبت رسل من قبلك فصبروا على ما كذبوا وأوذوا حتى أتاهم نصرنا ولا مبدل لكلمات الله فرمي پێغەمبەرانیشی زۆر پێش تۆ بە درۆ دانران دژایەتی کران بەڵام سەبریان گرت ناڕەحەتیش کران سەبریان گرت تاوەکو سەرکەوتنی خوای گەورەیان بۆ هات ولا مبدل لكلمات الله کەلیماتی خوا گۆڕانی تێدا نییە چۆن پێغەمبەرانی پێشووی سەرخست کە سەبریان گرت لەسەر حەق هەر کەسێکی تریش لەسەر ڕێبازی ئەوان بڕوا و سەبر بگرێ ئیلا خوای گەورە سەری دەخات بەڵام ولكنكم تستعجلون فلا دەکەن هەر یەکەمان دەمانەوێت بە چاوی خۆمان لە شەو ڕۆژێکدا بیبینین ئەوەی زاڵم و خوێن ڕێژە خوا لە ناوی بەرێ ئەوەی مەزلومیشە خوا سەریخە ئەخر لە شەو ڕۆژێکدا نابێ دنیا شوێنی ئیمتیحانە خوای گەورە مۆڵەتی زاڵم دەدا ماوەیەک بزانێ تا کوێ دەڕوا بزانێ ئەو کەسەی کە زوڵمی لێکراوە تا چەند سەبر دەگرێ و ئارام دەگرێت لە دینەکەی خۆی پەشیمان نابێتەوە چونکە کاتێک کە بەڵاو موسیبەت و ناڕەحەتی دێ ئەوانەی ئیدعای ئیماندارێتی دەکەن دوو سنفن کۆمەڵێکیان ئیمان و دیندارێتی لە دڵیدا چەقیوە و ڕەجیدا کوتاوە هەر چەندە ناڕەحەتی ببینێ سەبر دەگرێت کۆمەڵێکی کەش ومن الناس من يعبد الله على حرف هەندێک کەس چۆن عیبادەتی خوا دەکە على حرف یعنی لێوار لەسەر لێوارەکەیە هەر تۆزێ پاڵێکی پێوەنی دەکەوێتە خوارەوە هەر بایەک بێ دەیخات هەندێک کەس ئیدعای ئیمان دەکات دێتە مزگەوتیش جەماعەتیش دەکا مسلمانێتیش دەکا بەڵام خوا نەکا بەڵایەکی بۆ بێت خوا نەکا چاوی لێ سوورکەنەوە خوا نەکا تۆزێ پارەی نیشاندن ئەوەی ڕێک دەکەوێت
دەکەوێت ئەو کەسە خوای گەورەش بۆیە تاقیمان دەکاتەوە بۆی دەرکەوێ ئیمانداری ڕاستەقینە کە سەبر دەگرێ بە ماڵی دنیا ناخەڵەتێ بە هەڕەشە و لێترساندن ناتۆقێ ئەوانە جیابنەوە لەو کەسانەی کە هەر زاهری کەوتۆتە ناوەوە بەرگەی یەک تەحەدا و یەک موسیبەت ناگرێت کەواتە براکەم ئەوە سنەتی خوایە لە کەونەکەی خۆیدا ئەوەی کە ئیدعای حەق بکا و لەسەر حەق بێ ئیلا دەبێت تاقی بکرێتەوە ناڕەحەت دەکرێت وإلى الله ترجع الأمور و هەموو شتەکانیش بۆ لای خوای پەروەردگار دەگەڕێنەوە با لە ژیانی خۆتدا بۆ نمونە تۆ هەر ناڕەحەت بی و مەزانە ئەو ناڕەحەتی و ئازار و ئەشکەنجەی تۆ لە پێناوی خوا بینیوتە بەزایە دەچێت و مەزانە حەقی تۆ دەفەوتێ و ئەو زاڵمە ستەمکارش کە زوڵمی لە تۆ دەکرد ئاوا بۆی دەردەچێت نەخێر وإلى الله ترجع الأمور شتەکان هەمووی بۆ چێ دەگەڕێتەوە هەر هەمووی بۆ لای خوا دەگەڕێتەوە ئەوەی کە زاڵمە و خوێن ڕێژە و دەسەڵاتدارە و ستەمکارە دەبێ ئیلا بچێتەوە ناو ئەو گۆڕە و ئیلا دەبێ بچێتەوە بەر لیقای خوا و خوا محاسەبەی دەکا و ئەوەش کە مەزلومە و ستەم لێکراوە و حەق خوراوە ئەویش ئیلا دەبێ بگەڕێتەوە لای خوا لەوێدا ئەگەر لەم دنیایشدا خوای گەورە بە چاوی خۆی حەقەکەی نیشان نەدا بە چاوی ئەو شەخصە ئیلا ڕۆژێک دێ کە خوای گەورە تۆڵەی بۆ دەستێنێ ژیانی ئینسانیش براکارم تەنها دنیا نییە ئەگەر ژیان تەنها دنیا بە وەکو چۆن لە فەلسەفەی مارکسیەتدا دەڵێ چی ئەرحام تدفع وأرض تبلع دەڵێ ژیانی ئینسان قصة الحياة ژیان و چیرۆکی ئینسان لەکوێ دەست پێ دەکا و لەکوێ کۆتایی دێ لە ڕەحمی دایکتەوە هاتیتە دەرەوە ئەوە بیدایەتی ژیانی ئینسانە وەکە مردیشی زەوی قوتت دەداتەوە دەبیتە خاک و خۆڵ و ئەوە ژیانی ئینسان کۆتایی هات ئەگەر ژیان ئەوە بێ دەیبرا با بکەوینە ناویەکەوە چێ ئازایە ماڵی ئەوی تر بخوات بە کام ئافرەتە جوانە ژنی خەڵکە کچی خەڵکە بۆ خۆت بیهێنا تێگەیشتی چیت حەز لێ ئەوە بکە بۆ چونکە ژیان بە مردن کۆتایی دێ محاسەبە نییە دوایی فەلسەفەی مارکسیەت لەسەر ئەو بنەما پوچەڵە گەندەڵە بەرپا بووە بۆیە ماڵی چێ دەخورێت ئابڕووی چێ دەبرێت ناموسی چێ دەشتێندرێت کێشە نییە مهم تۆ لە دنیا خۆش بژی ژیانی دنیا بەس ئەوەیە ژیان بەس ژیانی دنیاە بەڵام لای ئینسانی عاقڵ ژیانی ئینسان بەوە کۆتایی نایەت هەروەکو چۆن ئەو 8 مانگەی لە سچی دایکتدا بووی ژیان بەس ئەوە نەبوو لەوێ هاتیتە دەرەوە بۆ ژیانێکی فراوان دنیایەکی گەورە و فراوان دیسان ژیان ئەوەش نییە بەتەنها لێرەش کۆتایی نایە بە ژیانی دنیا ئەوجا دەچیتە ناو گۆڕەوە دوای گۆڕ ئەوجا زیندوو دەبیتەوە بەهەشت و جەهەنەم هەیە ئەوجا لەوێدا ئیستیقرار دەگرێت ئینسان یا لە جەهەنەمدا یا لە بەهەشتدا دەی کە من بزانم دوای مردن قەبر هەیە و لێپرسینەوە هەیە بەهەشت هەیە و جەهەنەم هەیە ئەوە وام لێ دەکا کە کارێک نەکەم خوا پێی ناخۆش بێ زوڵم و ستەم نەکەم بەدڕەوشتی و بێ ئەخلاقی نەکا ئینسان بەڵام کەوا بزانێ ژیان تەنها دنیایە ئەوە هەموو کارێک دەکا کە نەفسی خۆی و هەوای خۆی پێی خۆش بێ پەنا بەخوا کەواتە براکانم وإلى الله ترجع الأمور کارەکان بۆ چێ دەگەڕێنەوە هەمووی بۆ خوای گەورە دەگەڕێتەوە کەواتە خەمت نەبێ گرنگ ئەوەیە لەسەر تۆ سەبر بگری لەسەر حەق دان بە خۆتدا بگرە خوای پەروەردگار ئیلا حەق سەردەخا ئەمڕۆ بێ یاسبەی دوای ئەوە پەروەردگار بانگمان دەکات یا ئەیوهە الناس ئەی خەڵچینە هەر هەمووتان إن وعد الله حق بزانن کە بەڵێنی خوای پەروەردگار ڕاستە و دێتە جێ و گومانی تێدانە کە وعدی داوە محاسبەی هەموو خەڵکی بکات وعدی داوە بەهەشت و جەهەنەمی داناوە وعدی داوە چاکەکاران سەردەخات و دەیان باتە بەهەشت خراپەکاران سەرشۆڕ و زەلیل دەکا و دەیان خاتە جەهەنەم ئەم وعدانە براکانم وعدی خوایە و هەمووی حەق إن وعد الله حق مادام تۆ دەزانی وعدی خوا حەق گومانت لەوە نییە کە ناو گۆڕ محاسبەی تێدایە ئەو قەبرەی کە دەچیتە ناوی و فڕێ دەدرێتە ناوی یا دەبێتە باغێکی بەهەشت بۆت فەرشی بەهەشتت بۆ ڕادەخرێ جلی بەهەشتت لەبەر دەکرێ یا جلی جەهەنەمت لەبەر دەکرێ و ژێرەوە دەبێتە فەرشی ئاگر خوا بمان پارێزێ کە باوەڕت بە وعدی خوا هەبێ حەقا زیندوو بوونەوە هەیە و بەهەشت و جەهەنەم هەیە ئەگەر باوەڕت بە وعدەی خوا هەبێت ئەو بێگومان ئەو باوەڕبوون و ئیعتیقادت بە وعدی خوا وا لێ دەکات تۆ خۆتی بۆ ئامادەکەی کارێک نەکەی خۆ تووشی غەزەب و عقابی خواکەی بەڵام ئەو کەسانەی باوەڕیان بە وعدی خوا نییە وەکو وتمان فەلسەفەی مارکسیەت
کە باوەڕی بە وعدی خوانیە وعدی خوا هەبێت و ئەسڵەن دەڵێ لا ئیلاهە والحەیات مادە ئیلاه نییە هەر ئیلاه نییە کەس نییە بپەرسترێ خوای چی و چی والحەیات مادە ژیان مادەیە چییە ژیان ئەوەیە کە ئێمە تێیدا دەژین و تەواو ئەوانەی کە باوەڕیان بە وعدی خوانیە طبعاً خۆی بۆ ئامادە ناکە بەو شێوەیە ژیانی خۆی بەرنامە ڕێژ ناکات کە لە وعدەکەی خوا سەربەرز و بەختەوەر بێت بەڵکو بەو شێوەیە دەژیە کە هەوا و نەفس و ئارەزوی خۆی حەزی لێتی إن وعد الله حق دەی کە وعدی خوا حەقا خوای گەورە پێمان دەفەرمێ فلا تغرنكم الحياة الدنيا دەی با فێڵتان لێ نەکا و نەتان خەڵەتێنێ ژیانی دنیا با نەتان خەڵەتێنێ ئایا ژیانی دنیا ئینسان دەخەڵەتێنێ بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ إن الدنيا حلوة خضرة دنیا چۆنە دنیا شیرنە و سەوزە یعنی ئەم دوو شتە سیر کە برا وەکو تام وەکو منزەر و بینین وەکو منزەر و بینین وەرزی بەهار لە هەموو وەرزەکان خۆشتر و جوانترە دنیا سەوزە یعنی ئینسان لە وەرزی بەهاردا دڵی دەکرێتەوە وە شیرنیش لە هەموو تامێک خۆشترە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت دنیا ئەم دوو وەسفەی تێدایە کەواتە ئینسان پێی دەخەڵەتێ یان نا پێی دەخەڵەتێ زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة والذهب والخيل المسومة والأنعام والحرث خواهي پروردگار دەفەرمێ بۆ ئینسان ڕازێنراوەتەوە لە ژیانی دنیادا چی حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة ئافرەت ڕازاوەیە کە پیاو پێی دەخەڵەتێت ماڵ و منداڵی هەیە لەبەر خاتری منداڵەکانی خۆی تووشی هەموو گوناحێک دەکات هەموو سەرشۆڕیە قبول دەکات بەس بۆی پارە بۆ منداڵەکانی پەیداکات والقناطير المقنطرة من الذهب والفضة ماڵ و سامان و دەفتەر دۆلار لەسەر یەکدانان ئەوە وای لێ دەکا کە دینەکەی لەدەست بدا پێی دەخەڵەتێ بە ڕاکردن بە دوای کۆکردنەوەی دنیا والخيل المسومة و هەروەها وڵاخ بەڵام ئەمڕۆ لە جیاتی وڵاخ سیارەی مۆدێل بەرز کە ئینسان هەوڵیەتی دەستی کەوێ بە هەر شێوەیەک بێگوێی ناداتێ والأنعام والحرث مەڕ و ماڵات هەر یەکەی دەبینی براکەم بە شتێکی ئەم دنیاە خەڵەتاوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لا تتخذوا الضيعة فترغبوا عن الآخرة ئێوە مەچون خەریکی باغ و باغاتکردن بن چونکە ڕەغبەتتان بۆ ئاخیرەت کەم دەبێتەوە ئەمەی کە ئەمڕۆ بە چاوی خۆمان دەیبینین کە ئەم سەردەمەیە هەر یەکەی دەیێ باغێک کا بۆ خۆی کە دەچێتە باغێکە و باغێکی خۆشی هەیە سێبەرێکی خۆش ژیانێکی خۆش دەی ئەوە بیر لە قیامەت زەحمەتە بکاتەوە نەک بڵێن حەرامە بەڵام واد لێ دەکا ئیمانبوونت بە ڕۆژی دوای و خۆ ئامادەکردنت بە ڕۆژی دوای کەم دەکاتەوە ژیانێک خەریکی باغێک بە و خەریکی خۆشیەک بە و جەنەتێک بۆ خۆت لەو دنیای دروستکە تێگەیشتی وای لێ دێ خۆشیەکانی تەنها بیر لەوە دەکاتەوە لە ژیانی دنیادا بێ ئەمما سەحابە ڕەزای خوای گەورەیان لێبێ ئەوەندەی خەمی ماڵی ئاخیرەتیان بوو ماڵی ئاخیرەتی خۆیان خۆشکەن ئەوەندە گوێیان لە دنیا نەبوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەچێتە دەرەوە لە ماڵەوە لە برسان هیچ نییە بیخوا ئەبوو بەکریش بە هەمان شێوە عومەریش بە هەمان شێوە عایشە ڕەزای خوای پەروەردگاری لێبێ دەفەرمێ جاری وا هەیە دوو جار مانگ دەسوڕایەوە كنا نرى الهلال ثم الهلال وما توقد في بيت رسول الله نار فرمي مانگ من دبيني او جاد من بيني او جاد من بيني يعني دو من جريك اگر لمالي پیغمبري خوان ندكراي عليه الصلاه والسلام خواردنك دروز بكري ايما يك روج اگر لمالكان من نكريته خواردن دروز كين صبر ناگرين دەی دوومانگ دەڕۆیشت بەسەر ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئاگرێک هەڵ نەدەکرا خواردنێک لێنن چێشتێک لێنن عوڕوەی کوڕی زوبەیر عوڕوەی کوڕە خوشکی عایشە دەفەرمێ ئەی بەچی دەژیان ئەی پورێ ئێوە چۆن دوومانگ لەسەر یەک ئاگر نەکرێتەوە چۆن دەژیان ئێوە دەفەرمێ ئەلئەسوەدان التەمر والماء فەرمێەوە ئێمە پێی دەژیان خواردنی ئێمە ئەو خورما بوو ئەو خورما بەڵام دەفەرمێ جیرانێکمان هەبوو مەڕیان هەبوو جارجار شیریان بۆ پێغەمبەری خوا دێنا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە کە ئەو ڕۆژەی کە خواردنەکەمان زۆر خۆش بوو ئەو بوو جیرانەکەمان شیری بۆ دێناین دەنا خواردنی ئێمە التەمر والماء ئاو خورما بەوە دەژیان ئێمە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر داوای کرد با چێوی ئوحود هەمووی ببێتە زێڕ بۆ ئەو ببێتە ئاڵتون دەبوو نەیدەویست بۆ چکە دەیزانی ژیانی دنیا کورتە هیچ نییە ئایا ماوە پێغەمبەر سەڵات وسەلام مرد ڕۆی
ئێمەش دەمرین براکانم واللهی باغەکەشت جێدێڵی خانوەکەشت جێدێڵی سیارەکەشت جێدێڵی ژن و منداڵیشت جێدێڵی دەسەڵات و موڵکەکەشت جێدێڵی دەڕۆی بەڵام بەچیەوە دەڕۆی بەچیەوە دەڕۆی چیت لەگەڵ خۆت برد ژیانی دنیا هەر خەریکی ئەوەی بووی ماڵ کۆکەیتەوە یا خەریکی ئەوەی بووی چاکە و عیبادەت کۆکەیتەوە بۆ قیامەت وتزودوا فإن خير الزاد التقوى خوای گەورە دەفەرمێ ئێوە توێشوو هەڵگرن بۆ خۆتان چونکە هەر کەسێ سەفەر کا مسافر پێویستی بە توێشوو هەیە ساڵان براکانم لە تەمەنی پیرەمێردە بەڕێزەکانماندا ئەوان دەزانن ئەو هەموو مەطعەم و شتە لەسەر ڕێگاکاندا نەبوو لە شارێکەوە بۆ شارێک بڕۆی کەسێک کە لێرێ و ویست بای بچێ بۆ سلێمانی بە سواری وڵاخێک یا بە پێڕۆیشتبە دەبوو هەگبەیەک تورەکەی خواردن لەگەڵ خۆی بەرێ بۆ ڕێگا لە ڕێگا پێویستی بە ئاوە پێویستی بە خواردنە هەموو ڕێبوارێک پێویستی بە توێشوویەک هەیە بەڵام خوای پەروەردگار دەفەرمێ ئێوە ڕێبواری ڕێگای قیامەتن توێشوو بۆ ئەوێ هەڵگرن بۆ خۆتان چۆن بچیتەوە بەر لیقای خوای گەورە و هیچ توێشوویەکت پێ نەبێ هیچ عەمەل و کردەوەی چاکت پێ نەبێ کەواتە براکانم با دنیا نەمان خەڵەتێنێ وعدی خوا حەقە و دێتە جێ واللهی دەمرین سوێن بەخوا زیندوو دەبینەوە واللهی بەهەشت و جەهەنەم دەبینیت یا بۆ بەهەشتی یا بۆ جەهەنەمیت کەواتە با ژیانی دنیا نەتخەڵەتێنێ تەنها تەفکیر و بیر و هۆشی تۆ تەنها لای پارە و دنیا و مەنسەب و دەسەڵاتە شەو دەخەویت لە داڵغەی دنیادا دەخەویت بەیانی هەڵدەستیتەوە یەکسەر بەرنامەی مێشکت دەست پێ دەکاتەوە چ بکەم ئەوڕۆ چۆن دینارێک زیاتر پەیداکەم چۆن دەسەڵاتم فراوانتر کەم ئەوە تەفکیری تۆ بێ ئەی دوو ڕۆژی تر کە مردیت چی لەگەڵ خۆت دەبەی فلا تغرنكم الحياة الدنيا باژیانی دنیا نەتان خەڵەتێنێ جاوتمان هەر یەکەی بە شتێک دەخەڵەتێ گەنجەکانمان بە ئافرەت دەخەڵەتێن پیرەکانمان بە ماڵی دنیا دەخەڵەتێن کەسانێکی ترمان بە مەنسەب و دەسەڵات دەخەڵەتێن هەر یەکەی بە شتێک خەڵەتاوە خوای گەورە هیدایەتی مولایەکمان بدا ولا يغرنكم بالله الغرور ئەو جا خوای گەورە دەفەرمێ هەر وەکو چۆن دنیا کە ڕازاوەیە با نەتان خەڵەتێنێ پێی نەخەڵەتێن بە هەمان شێوەش وریابن با شەیطان نەتان خەڵەتێنێ خەڵەتاندنی دنیا شتێکە و خەڵەتاندنی شەیطان شتێکی ترە دنیا خۆی ڕازاوەیە خۆی لە خۆیدا هۆکارێکە بۆ خەڵەتاندنمان بەڵام شەیطانیش دێ زیاتر لە پێشچاوت شیرن دەکا کردەوەی چاکت لە پێشچاو ناشیرن دەکا و کردەوەی خراپەت لە پێشچاو دەڕازێنێتەوە خوای گەورە دەفەرمێ با شەیطانیش نەتان خەڵەتێنێ بۆ ئایا شەیطان خەڵەتێنەرە بۆ دەبێ خوای گەورە وەسفی شەیطان بەو شێوەیە بۆ ئێمە بکا بڵێ شەیطان نەتان خەڵەتێنێ هیچی بە قسە مەکەن چونکە دەفەرمێ ئین الشەیطانە لەکم عەدوو ئین الشەیطانە لەکم عەدوو بزانن ئەی موسڵمانان ئەی خەڵکینە هەمووتان بزانن شەیطان دوژمنتانە شەیطان دوژمنتە ئەم خاڵە زۆر گرنگە براکەم ئینسان دوژمن و دۆستی خۆی لێک جیا بکاتەوە ئەگەر کەسێک بۆ نمونە باوکی کۆمەڵێک خەڵکی بە ناحەق کوشتووە دوژمنایەتێکە بۆ خۆی ماوەتەوە ئەو دایکە پێیان دەڵێت ڕۆڵە ئێوە دوژمن و دۆستی خۆتان بناسن غافڵ مەبن دوژمنتان هەیە ئێوە ئەگەر کوڕەکە عاقڵ بێت دەبێ بڵێ با دایەجیان دوژمنی من چێیە پێم بناسێنێت چونکە کە دوژمنی خۆی نەناسێ زوو دەکەوێتەوە کەمینی دوژمنەکەی و لە ناوی دەبات ئەگەر ئینسان غافڵ بێ گوێ ناداتێ چیە دوژمنە و چیە دۆستە ئەوەی لەگەڵی پێ بکەنێ دەڵێ دۆستە و تەواو ئایا لە ناخی خۆیدا دوژمنتە یان دۆستە گوێی لەوە نییە ئێمەی ئینسانی موسڵمان پێویستە دوژمنی خۆمان بناسین کە شەیطانە کە شەیطان نەک دوژمنی من و تۆی موسڵمانە دوژمنی کافریشە دوژمنی هەموو بەنی ئادەمە چونکە دوژمنی بابە گەورەمانە کە ئادەمە عەلەیهی السەلام خوای گەورە فەرمووی ئین الشەیطانە لەکم عەدوو کوڕە وریابن تێبگەن شەیطان دوژمنە دۆست نییە هەر کەسێک دوژمنی خۆی نەناسێ و لێی تێکچێوا بزانێت دۆستیەتی ئایا زەرەر دەکا یان قازانج زەرەر دەکات ئەگە دوژمنەکەت هات بە قسەی خۆش و شیرن ویستی وا خۆی دەربڕێ کە دۆستی تۆیە هەر کە زەفەری پێبردی لە ناوت دەبا یان نە لە ناوت دەبا شەیطانیش دێتە لای تۆ کۆمەڵێک شتت بۆ دەڕازێنێتەوە و لە قاڵبی ئامۆژگاریکار و دۆستێکی زۆر نزیکەوە دێتە لات چۆن چۆ لای ئادەم و حەوا
بە چ شێوەیەک چوو؟ بە شێوەی دوژمنایەتی چۆلایان یا بە شێوەی ئامۆژگاری کار؟ وقاسمهما إني لكما لمن الناصحين. هاتە لای ئادەم و حەوا سوێندی بۆ خواردن، تی سوێنتان بۆ دەخۆم بەخوا من ئامۆژگاریتان دەکەم، نەسیحەتتان دەکەم. وەرن بە قسە بکەن، درەختێک هەیە لە بەهەشدا ئەگەر ئەو درەختە لێی بخۆن ئێوە قەد نامرن، شەجەرەتە الخولد وملك لا يبلى. ئەو درەختە بەس لێی بخۆن ئێوە قەد نامرن و ئەو مڵکەتان قەد لە دەست ناچێت. فێڵی لێکردنیان نا، فێڵ بوو. خوای گەورە فەرمووی لەو درەختە نەخۆن، ولا تقرب هذه الشجرة، لەو درەختە نزیک نەبنەوە. خوای گەورە وای پێ فەرموون. شەیطانیش هاتوتی نا بە قسەی من بکەن، من ئامۆژگاریتان دەکەم، بەس لێی بخۆن قازانج دەکەن. سوێندیشی بۆ خواردن کە من ئامۆژگاریتان دەکەم، دڵسۆزتانم، بە پەرۆشم بۆتان، مەبەستم مەسلحەتی ئێوەیە. بەو شێوەیە دوژمن دێتە لات. شەیطان ئەوە ئیشیەتی، نایەتە لای تۆ پێت بڵێ تۆ کافر بە بەخوا و پێت بڵێ کە من شەیطانم و دوژمنتم و بە قسەم کە نە، دەڵێ من دۆستم، ڕەفیقێکتە. چونکە خوای پەروەردگار دەفەرمێ شەیاطین الئینس والجن. چۆن شەیطانی جنۆکە هەیە، شەیطانی ئینسانیش هەیە. لە ناو خەڵکیدا هەیە شەیطانە، شەیطانی ئینسانە. دێتە لات ئەرێوە چی بۆ مزگەوت دەڕۆی؟ کوربا بە تۆ جارێ گەنجیت، کەی کاتی ئەوەی خۆت پیر کردووە؟ وەرە جارێ با بڕۆین بۆ فڵان شوێنە. کەی کاتی نوێژە؟ با بڕۆین بۆ فڵان مەسرەحیە، بۆ فڵان سینەمایە، بۆ فڵان ڤیدیۆیە، بۆ فڵان نازانم چییە. بۆ ئەو شوێنانە ڕای دەچێشێ. واز بێنە لە نوێژ، واز بێنە لەو شتە. وەرە ئافرەتێک هەیە کە بچین لەوانەی وەڵاممانداتەوە، با بچین مەشروب بخۆینەوە، با بچین دزی بکەین، ڕێگری بکەین. طبعاً شەیطانی ئینسانە لە تۆ بۆتە ڕەفیقێک، لەوانەیە پارەشت بداتێ، هاوکاریشت بکات، دەیدا. زۆر شەیطانی ئینس هەیە پارەش تەوزیع دەکە، بەس بۆچی؟ بۆ ئەوەی خەڵک ڕاکێشێت و خەڵک گومڕا بکات. شەیاطین الئینس والجن. خوای گەورە دەفەرمێ مەخەڵەتێن، إن الشيطان لكم عدو، شەیطان دوژمنتانە، فاتخذوه عدوا. ئێوەش چۆنی بگرن؟ بە چ شێوەیەک مامەڵەی لەگەڵ بکەن؟ وەکو دوژمن مامەڵەی لەگەڵ بکە. فاتخذوه عدوا. هەندێک کەس هەیە شەیطان بە دوژمن دانانێ بۆ خۆی. یعنی وەکو نمونەیەکی خۆش کە بیجێڕینەوە، لە حەج بووین، موسڵمانێک وتی وەڵا من چ پێویست دەکای مە ڕەجمی شەیطان بکەین؟ کە ڕەجمی شەیطان بکەین دوای لێمان دەبێتە دوژمنێکی گەورە، ئەو جارە دەرەقەتی ناوێن زەفەری پێ نابین. ئایا بە گاڵتەی بوو بەچی بوو؟ بە هەر حاڵ. یا هەیە دەڵێ من چی کێشەم لەگەڵ شەیطانێ، بۆچی بچم ڕەجمی بکەم و بەربارانی بکەم؟ مەبەز لە چیە برا؟ ئایا بە گاڵتەی بێڵێ یا بە ڕاستی بێڵێ؟ خەڵکانێک هەیە کە شەیطان بە دوژمنی خۆی دانانێت. بۆ چونکە شەیطان بە شێوەی نەسیحەتکار دێ بۆ لای، ئەویش وا دەخەڵەتێ، وا دەزانێت نەسیحەتی دەکات. یا وا دەزانێت شەیطان ئەوە نیشانەیەکی لە ناوچاوان نووسراوە شەیطان. نازانی کاکە ئەو ڕەفیقەی تۆ هەتە بانگت دەکات بۆ مەعسیەت و تاوان و گوناه، ئەو ڕەفیقەی تۆ هەتە لە عیبادەتی خوا دوورت خاتە، ئەو شەیطانە. سوێن بەخوا ئەو سەتەلایتەی لە ماڵەکاندا هەیە و قەناتی خراپی تێدا هەموو شەیطانە برا، بەخۆشت نازانی. خوای پەروەردگار لە سوورەتی لوقماندا پێمان دەفەرمێ ومن الناس من يتخذ ومن الناس من يشتري لهو الحديث ليضل عن سبيل الله ومن الناس من يشتري لهو الحديث. هەندێک کەس چ دەکات؟ يشتري لهو الحديث. لهو يعني چی؟ يعني ڕابواردن و خۆشی. هەندێک کەس دەچێت لهو الحديث دێنێت ليضل عن سبيل الله بغير علم، بۆ ئەوەی خەڵکی لە ڕێگای خوا لادا. لە تەفسیری ئەم ئاەتەدا براک بەڕێزەکانم زانایان چەند بۆچوونێکیان هەیە، دەڵێن ئەو لەهو الحەدیثەی ئەو قسە خۆشەی کە گوێیەکان پێیان خۆشە و لە ذیکری خوا لادەدا بریتیە لە گۆرانی و مۆسیقا. گۆرانی و مۆسیقا تەماشا دەکەین وای لێ هاتووە گۆرانی و مۆسیقا چونکە نەفسی ئینسان حەزی لێیە، ئەگەر لە ماڵێکدا قورئان بێت دوای قەناتیشتر گۆرانی و مۆسیقا بێت نەفسەکان حەزیان لە گۆرانی و مۆسیقایە. بۆیە دادەندرێ بۆی خەڵک لە قورئان لا بدرێ، خەڵک گوێ لە قورئان نەگرێ. تاوای لێ هاتووە لە مێشتی خەڵک وا چەسپیوە قورئان تەنها بۆ تەعزیەیە. ئەگەر بیکەیتە قورئان با بەخۆ تەعزیەمان نییە، خۆ ڕەمەزان نییەیان، ئەم قورئانە چییە؟ بەڵام کە گۆرانی بێ 24 سەعات ئەوە بەلایەوە ئەعتیادیە، ئەوە لەهو الحەدیثە بۆ ئەوەی خەڵک گومڕا بێت. یا بۆ نمونە ئەو هەموو مسلسلاتەی کە دەیبینین لە کەناڵەکان لێ دەدرێت، سوێند بەخوا هەمووی بۆ گومڕاکردنی ئەو ئومەتەیە.
بەڵام شەیطان لە شێوازێکی وا بۆیان دێ کاکە هەموو دەرس و پند و ئامۆژگاری تێدایە. پند و ئامۆژگاری چی؟ حاکمێکی زاڵم لێی هەڵدەگەڕێنەوە، خیانەتی لێ دەکرێت، دوای هەوڵ دەدا، عاشقایەتی تێدایە، بەد ئەخلاقی تێدا. پند و ئامۆژگاری چی براکەم؟ پند و ئامۆژگاری لە ئەو هەموو چیرۆکە وەربگرە کە قورئان بۆی باس کردووی بێ ئەوەی خراپەشی تێدا بێ ئەوەی تووشی خراپەشت کە. کام مسلسلە هەیە تووشی عاشقایەتیت نەکا، کام مسلسلە هەیە تووشی خیانەتت نەکا، فێرت نەکا چۆن هەڵگەڕیتەوە لەوەی سەروی خۆت، چۆن خیانەت بکەیت، چۆن نازانم خەڵک بکوژیت. کاکە مەخەڵەتێن بەوە کابرایەکی کافر مسلسلێک دەردەکا 100 حەڵقا 100 ئاڵقا تۆ حسابی کە 100 سەعاتی ژیانی تۆ بە دیار چیەوە سەرفت کرد کە ڕۆژی قیامەت 1 دقیقە بۆ تۆ ئەسەفی لەسەر دەخوازی 1 دقیقە. ئەو 100 حەڵقەیەتەوە بێ 100 تریان حازر کردووە، دوای ئەوە 100 تر حازر دەکەن بۆی گەنجانی مسلمانان و ئومەتی ئیسلامی سەرخۆشکن، بەنجیانکەن، بیان بەستنەوە. لە جیاتەوەی بێتە نوێژی تەراویح ناکاکە جارێ مسلسلەیەکەیە، ئاڵقەیەکەیە، زۆر گرنگە، زۆر مهمە. جا ئەوانش کە بە حیساب لە ڕوانگەی شترەوە سەیری دەکەن، شەیطان وا فێڵیان لەن دەکا کاکە بەخوا دەرس و ئامۆژگاری زۆری تێدایە. وەڵا خەڵەتاوی برای بەڕێزم، بەخوا کە دەرسێکی تێدا بێ 100 ژەهری تێدایە، بەخۆشت نازانی. ئەو ژیانەی ئینسان کە خوا سوێندی پێ خواردووە، والعەصری ئین الئینسان لەفی خسر، سوێند بەکات ئینسان لە زەرمەندیدایە. ئەو کاتە گرنگەی تۆ 100 سەعات دوای 100 سەعاتی تر 100 حەڵقەی تر بڕۆ دەی لێی خوڕە، بە خەیاڵشت دانایە نازانی بۆ کوێ دەڕوا، نازانی ڕۆژی قیامەت خوای گەورە لەسەر ئەو کاتە ئەو عمرەی کە پێی بەخشی محاسەبەت دەکا، ئەو هەموو 100 سەعاتیت لە چیدا سەرف کرد. وەڵا دانیشتم تەماشای مسلسلاتم دەکرد و تێگەیشتی مسلسلاتێک کە کافرێک بۆی دەرکردووی. کەواتە براکانم باش شەیطان نەمان خەڵەتێنێ، ئەوە هەمووی لەهو الحەدیثە. یا جاران چی هەبوو کە لە تەفسیردا دەفەرمێ حکایەتی ڕۆستەم و نازانم چی و چی، حکایەتی لەیلە و مەجنون، دێن مەجلیسەکانی پێگەرم دەکەن بۆ ئەوەی خەڵک حەزی لە چییە، خەڵک حەزی لەو شتانەیە، لە چی لایەندەن؟ لە قورئان لایەندەن. جا لەهو الحەدیث هەر قسەی خۆش و بابەتی خۆش و ئەو جۆرەشتانە کە مەجلیسی پێگەرم دەکرێت و خەڵکی پێ لە قورئان دوور دەخرێتەوە، گۆرانی مۆسیقا دەگرێتەوە، ئەو مسلسلاتانە دەگرێتەوە، ئەو هەموو حکایەت و چیرۆکانە دەگرێت، هەمووی دەگرێتەوە. یا ئەو هەموو کتابانەی کە دەنووسرێن، ئەوە ئەفسانەیە، ئەوە ڕۆمانە، ئەوە نازانم چییە، نە ئایەتێکی تێدایە، نە حەدیثێکی تێدایە، ئەبەدەن هەمووی چیرۆک و بەسەرهات و نازانم چی و وەرە بیخوێنەوە مێشتی خەڵکی پێوە مەشغوڵ کە کاتیانی پێ بگرە، هەمووشیانی پێ دوور خەوە لە قورئان و لە حەدیثەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەلام. با نەخەڵەتێن برا، خوای گەورە پێمان دەفەرمێ وعدی من حەقە، با دنیا نەتان خەڵەتێنێ و شەیطان نەتان خەڵەتێنێ، ئین الشەیطانە لەکم عەدوو. بەڵام خوای پەروەردگار لە ئایەتی تردا دەفەرمێ ئەفەتەتەخیذونەه وذوریەتەه ئەولیاء من دونی بئس للظالمین بەدەلا. ئێوە دەچن شەیطان و جوندیەکانی شەیطان دەکەنە دۆستی خۆتان، واز لە خوای خۆتان دێنن کە خوا خۆشی دەوێن، بەڕەحمە لەگەڵتان، چاکەتان لەگەڵ دەکا، بەهەشتی بۆ ئێوە دەوێ، واز لە خوای خۆتان دێنن دەچن دۆستایەتی خوا ناکەن، دۆستایەتی شەیطان و جوندیەکانی دەکەن. بئس للظالمین بەدەلا. بەڕاستی ئەو زاڵمانە خراپترین بەدەلیان کردووە، وازیان لەوە هێناوە کە بەڕەحمە لەگەڵیان و چوون باوەشیان بۆ ئەوە گرتوتەوە کە دوژمنیانە و لە پێستی دۆستدا دێتە پێشەوە بۆیان. با ئێمە دۆست و دوژمن تێکەڵ نەکەین براکانم، خوا خۆشی بۆ ئێمە دەوێت کە دروستی کردوین، خوا بەڕەحمە لەگەڵمان، شەیطان بەڕەحم نییە لەگەڵت. شەیطان قەت بانگت ناکە بۆ کاری چاکە، وەک خوای گەورە دەفەرمێ ئینەما یەدعو حیزبەه لیەکونوا من ئەصحاب السەعیر. شەیطان حیزبەکەی خۆی، کۆمەڵەکەی خۆی، دەستەکەی خۆی، تاقمەکەی خۆی، شوێنکەوتەکانی خۆی، ئاڵقەلەگوێیەکانی خۆی بۆ کوێ بانگ دەکا؟ ئەوانەی بە قسەی دەکەن ئایا بۆ خێر بانگیان دەکا؟ بۆ سەرفرازی ڕایان دەچێشێ، بۆ بەهەش دەیان بە، بۆ عیزەت و کەرامەت و ئەخلاق و ڕەوشتی جوان بانگیان دەکا؟ ئەبەدەن نەوەڵڵا. ئینەما یەدعو حیزبەه لیەکونوا من ئەصحاب السەعیر. شەیطان خەڵکەکە بانگ دەکا و ڕایان دەچێشێ بۆ ئەوی ببنە کۆمەڵ و دەستەی ئەو ئاگرە هەڵگیرساوی جەهەنەم. تەماشاکە کەواتە شەیطان بانگ ناکە بۆ چاک بزانە کە خراپەت لە پێش چاو دەڕازێنێتەوە، وا مەزانە چاکەی تۆی دەوێت. چکە شەیطان مادام خۆی لەبەر حەسادەتی بۆ ئادەمی باپیرە گەورەمان، لەبەر حەسادەتی ئەو خۆی بوو بە مستحقی جەهەنەم و شوێنی جەهەنەمە، حەز ناکە کەس لە نەوەکانی ئادەم شوێنیان باش بێ. هەمومان بانگ دەکا وردە وردە بانگت دەکا بۆ کوێ؟ بانگت دەکا بۆی تۆش ببیتە ئەهلی ئەو جەهەنەمەی کە خۆی تێدایە،
کەواتە بە قسەی مەکە مەخەڵەتێ ئەوە ئیشی شەیطانە و ئەوە داوەکەی شەیطانە و مەئالەکەی لیەکون و ئەوە لامی عاقبەی پێ دەڵێن بانگ دەکا بۆی عاقبەتی تۆ لەکوێ بی لە ئەهلی جەهەنەم بی خوا بمان پارێزێ کەواتە براکانم وعدی خوا حەق والله دێتە جێ ئەمڕۆ من و تۆ لە مزگەوت دانیشتوین سبەینەیە کە خوا دەزانێ هەر یەکەمان لە کام گۆڕە نێشتراوین و لە کام قەبرەدا نێژراوین ئەو کاتە دێتەوە بیرت ئایا تۆ بە شەیتان خەڵەتایت ژیانی دنیات لە دەست و تازە دووبارە بوونەوەشی نییە وەکو مەکتەبیش نییە بڵین دەوری یەکەم دەرنەچوو دەی قەیناکە دەوری دووەم دەوری دووەمیش دەرنەچوو قەینە ساڵیشتر بۆی دادەنیشێتەوە دانیشتنەوە نییە براکە یەک جارە یەک مردنە مردنی تری لە دوادا نییە بڵێ خوای گەورە زیندوو دەکاتەوە وڵای خوای گیان سەعیم نەکرم ئەم ژیانم ئەم مەرحەلەیەم فەشەلم هێنا بەڵکو جاریشتر مۆڵەتیشترم بدەیتێ ئەوە نییە براکەم پەشیمانی دادت نادا ئینسانی عاقڵ لە دەست خۆی نەدا خوای گەورە خۆی پێت دەفەرمێ وعدی من حەقا ئەوەی پێتان دەڵێم ڕاستە دنیا نەتان خەڵەتێنێ شەیطان نەتان خەڵەتێنێ چونکە شەیطان بۆ جەهەنەم بانگتان دەکات داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی و صفاتە بەرزەکانی هیدایەتمان بدا خوای خۆمان بە دۆستی خۆمان و خۆشەویستی خۆمان بزانین و شەیطان بە دوژمنی خۆمان بزانین و لێی دوورکەوینەوە خوای جان ئاخیرمان خێرکەی بەهەشتمان بەنسیب بکەی لە جەهەنەم ڕزگارمان بکەی طاعت و عبادت و دعامان قبول بکەی لە دینەکەت حاڵیمان کەی والحمد لله وصلى الله وسلم على رسول الله وبارك الله فيكم